ئاڕاستەکان لەگەڵ محەممەد نووری. سڵاوی محەممەنووریتان لێبێ. پیرەمێر لە پندێکیدا دەڵێ بوون و نەبوونی وەکو یەک وایە چونکە بێسوودە ئەو لە ئێستایە. ئەم پندە ئایا بەسەر حکومەتی هەرێمی کوردستاندا لە ئێستادا جێبەجێ دەبێت؟ کارەبا نییە، کۆبوونەوەی پێنجقۆڵی هەیە، ئاو نییە، قەیرانی سیاسی هەیە، موچەی مانگانە بوو بە وەرزی، بەڵام لێکترازانی سیاسی هەیە. ئەم حکومەتە بنکە فراوانە چی دەکات؟ 24 ساڵە حکومەتی هەرێم دروست بووە، ئایا چارەسەری کێشەی کردووە یان وەک سیاسیەکان دەڵێن هێشتا ساوایە؟ خۆماجەلان بە 4 ساڵ نیوەی گۆی زەوی بڕی. ئەم حکومەتە بۆ نەیتوانی لە ماوەی 2 دەیەدا چارەسەری کێشەکانی هاوڵاتیان بکات. دەوترێت ئایا کۆبوونەوە پێنجقۆڵەکان تا درەنگانی شەو بەردەوام بوو بۆ چارەسەرکردنی کێشەی سەرۆکایەتی، بۆ کۆبوونەوەیان نەکرد بۆ چارەسەرکردنی کێشەی خەڵک؟ دەپرسین ئایا هاوڵاتیانی کورد لەم حکومەتە ڕازین؟ کەم و کورتی ئەم حکومەتە بنکە فراواندا بەر چ لایەنێک دەکەوێت؟ هاوڵاتیەک دەڵێ چەندە خەمی کورسی سەرۆکیانە، تخوا با ئەوەندەش خەمی کارەبا و ئاو موچەیان بخواردایە. ئاراستەیەک دەڵێ بەو پێی پارتی حکومەتی تەشکیل کردووە، پشکی شێر بەر پارتی دەکەوێت لە قەیرانەکان. بەڵام ئاراستەکەی تر دەڵێ هەموو حیزبەکان بە تایبەتی 5 لایەنەکە پشکیان بەردەکەوێت لە قەیرانەکان. بۆ قسەکردن لەسەر قەیرانەکانی ڕوبەڕووی حکومەتی هەرێم و هاوڵاتیانی هەرێمی کوردستان بۆتەوە میوانداری هەرێک لە بەڕێزان لە هەولێرەوە عەبدوڕەزاق عەلی، نووسەر و ڕۆژنامەنووسی پارتی. سوپاس دەکەین کاک عەبدوڕەزاق. کاتت باش، زۆر سوپاس. هەروەها لەتیف فاتح فەرەج، ڕۆژنامەنووس. سوپاس کاک لەتیف. زۆر بەڕێزی. پاش کاتژمێرێک ئێوە بڕیار بدەن بەشێک لە ڕاستی لای میوانەکەی سلەیمانیمە یان لای میوانەکەی هەولێرە. کاک لەتیف سەرتا لە تۆ پرسم، جەنابەت بە دیێڕێک ئاماژەت بۆ داوەم کە دەڵێی ئەم حکومەتە لە هەموو ڕوویەکەوە شکستی هێناوە لە کاتێکا حکومەتی هەرێم ڕوبەڕووی 2 قەیرانی گەورە بۆ تۆ، قەیرانێکی سیاسی لەگەڵ بەغدا و قەیرانێکی عەسکەری و شەڕێکی عەسکەری لەگەڵ ئەو هێزەی کە ناوی داعشە. بۆ حکومەت شکستی هێناوە؟ لە هەر ئەگەر کۆمەڵی سێکتەر دابنی، کۆمەڵی سێکتەر مەسەلەن سێکتەری خزمەتگوزاری، سێکتەری موچەی هاوڵاتیان و فەرمانبەران، سێکتەری باڵین ڕێکخستنەوەی هێزی پێشمەرگای، ڕێکخستنەوەی هێزی پێشمەرگە لە چوارچێوەی وەزارەتە، نەک بە ناوی جیاجیال ناوەیە بێ سێکتەرە جیاجیەکانی تر، یا لە سێکتەری پیشەسازیەکیمان کردو، لە سێکتەری کشتتوڵێکیمان کردو. لە هەموو ئەمانەیە من بڕوام وایە ئەم حکومەتە لانی کەم لەم ماوەیە کە حکومڕانی کردووە شکستی هێناوە و تەنان لە هەوڵدان بۆ چارەسەرکردنی کێشەکانی لەگەڵ بەغا نەیتوانیوە. یەک هەنگا وڵاتە پێشەوە لە کاتێکە ئێستەمە لە بەردەم هەڕەشێکی زۆر گەورە. ئەمڕۆ نیویۆرک تایمز نووسێتی نەوت هاڕاکە، نەوت زۆر دابەزێ. ئێمەش هەموو پشتی خۆمان لەم حکومەتە بە نەوت بەستووە کەەوە بخۆی کارەسات دروستەکە لاین دێ. کەواتە حکومەتی هەرێم ئەم حکومەتی ئێستا کە سەرۆکاتی حکومەتەکە لای پارتی دموکراتی کوردستانە وەک تۆڵی شکستی هێناوە بەتاشید حکومەت لە چارەسەرکردنی کێشەکانی خەڵک پشتی شێری بەردەکەوێت. لە هەموو دنیا نەریتێک هەیە حکومەت کێ دروستێکە، هێزی یەکەم ئەگەر گۆڕان بێ، ئەگەر یەکێتی بێ، ئەگەر پارتی وەڵام نایتەوە. من بەسەراحەت پێڵێم هێزی یەکەم کە ئەم حکومەتەی دروست کردووە دام و دەستگا سەرۆکی حکومەت لەوە دام و دەستگا هەستیارەکان بەدەستەوەن ئەو هێزە دەبێ یاعتراف بک بۆی کە ئێستێمە لە بەردەم شکستێکی گەورەیە. هێزی یەکەم پارتیە مەبەستە. بەڵێ کاک عەبدوڕەزاق، هێزی یەکەم کە پارتی دموکراتی کوردستانە بەرپرسی سەرەکیە لەو قەیرانانەی ڕوبەڕووی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بۆتەوە و حکومەتی هەرێم لە هەموو ڕوویەکەوە شکستی هێناوە وەکو لە قسەکانی کاک لەتیفا دەرکەوت. وەڵامە بۆ قسەیە ئەوە ڕۆژنامەنووسێکەوە ڕایەتی. سوپاس. من جەمتوانی بڵێم ڕۆژنامەنووس و پارتی نیم، بەڵام من شانازیەکەم پارتیم. بەهەرحاڵ من نازانم کاگلەتیڤ یاوانەی کەوکو کاگلەتیڤ بیرەکەنەوە خەمی ئەویانە موچەنیە یا کارەبانیە یا خەمە ئەویانە ینی خەمی یەکەم ئەوەیە کە تۆ مەسئولیەتەکە بخیتە پاڵ پارتی یا خەمی ئەوەیە کە معاژ نییە یا کارەبا. من خەمی هاوڵاتیان خەمی هاوڵاتیان خەمی کێشەی هاوڵاتیان کۆی ئەندامانی هەموو لایەنەکان هی پارتیش تیای هی لایەنەکانی تشتیای دە بۆ خۆت قسە بکە ئەگە قسەم پێ بڕێ بۆ خۆت قسە بکە کاگلەتیڤ. فەرموو کاک عەبدوڕەزاق. فەرموو کاک عەبدوڕەزاق ببوورە.
جا ئەمەیەک دوو ئەم حکوومەتە کە من بۆ خۆم وەکو هەفردێکی ئەم کۆمەڵگەیە من لەگەڵم ئەم حکوومەتە بنکە فراوانە نەبووم چونکە ئەمزانی کە ئەم بنکە فراوانە ئێمە تووشی ئەزماکە لەبەر ئەوەی زۆر بە سەراحەت و ناوی شەهێنم هەندێک حیزبی تایە بۆ ئەوە نەهاتونەتە ناو حکوومەتەوە خزمەتی هاوڵاتیان بکەن بۆ نەهاتونەتەوە پرۆگرامی حکوومەت کە لەسەری ڕێکەوتون حکوومەتێکە یعنی دەستبەردار ینی هەموو پێکەوە بارە قورسەکەی ئەم حکوومەتە هەڵگرن نەخێر بۆ هاتوون عەرقەلە بۆ حکوومەت دروستکەن بۆ هاتوون خەڵکی وەکو کاگلەتی بۆ قسانە بکە بۆ هاتوون کێشە بۆ حکوومەت دروستکەن و دەلیلی زۆرە لە حکوومەتێکە عرضت کەم من بزوتنەوەی گۆڕان ڕم بە تەحدید عرضت کەم کاتێک کە حکوومەتێک مستەواکەی گەیشتە ئەوەی کە وەزیرێک حەز بە فەشەری حکوومەتەکە بکە کە ماکینەیەکی ئەلامی گەورە لە ئەم حیزبە ماکینەیەکی ئەلامی گەورە بە سەرانسەر بخاتە کار بە سێبەر و هەتاویەوە بەوانەی کە تەبیل لە خۆیەکەن و ئەوانەش کە گۆڕان و لە ڕویان نایە بڵێن گۆڕانین و خەڵکیی زۆر بخاتە کار بۆ ئەوەی کە فەشەل بە حکوومەتەکە بێنێ حکوومەتەکە لە باتی دەستبەرداری بێ بچێت لە کاک عەبدوڕەزاق ئەگەر من ببورێت خوا ئەزانی ئەگەر جیهەتی تر بەرپرسیارن لە کەم و کوڕەکان ئێخۆ چاکردنی مەسەلەن کارەبا دابینکردنی ئاو چاکردنی جادەوبانەکان چاکردنی خزمەتگوزاری کورە نەبردنی پارە لە بانکەکانە کاکە من حەزەکەم بزانی کۆمەڵێک لە بەڵێندەرەکان مەبلەغێک پارەی شیرینە و 514 میلیۆن دۆلار بووە لە بانکەکانە بووە 100 میلیۆنی ڕاکێشاوەی تری دیار نییە و حکومەت اعترافەکە هەڵێ کاکە خوراوە دراوەتە مەسرەفی تر من لەم شەوانەیەش بە شەو لە هەولێرەوە باتەواوی کاگلەتی بەو قسە ئامانە بەو قسە فڕێدانە ناوێت نا قسە فرێدان یەکات خوا باتەواوی کەم بۆ حکومەت نایە بەسەن ئەو سەرۆکی حکومەت بە چارەسەرکردنی ئەم کێشانە بەو حیزبانەی تر بڵێ کاکە ئەوە من دەتوانم ئەمە بکەم ئێوە ئیترام دیعا و پروپاگەندەی بۆ منەکەن وازی لێبێنن وەڵام بدەبێت بۆ قسەیە پشتی شێر بەر پارتی دموکراتی کوردستانەکە وەڵامی ئەو پرسیارە و نەیامەوە ملا ببوورە من باسی پشکی شێر و پشکی ڕێوی ناکەم کاکەجان من باسی ئەواکەم پارتی لەبەرەوەی هێزی گەورەیە بە تەکید بەقەدەر خۆی بەقەدەر ژمارەی کورسەکانی بەقەدەر ئەو وەزنەی کە ناو حکوومەتە هەیەی مەسئولیەتەکەی بەرەکەوێ بەڵام ئەمە بۆ معنایە نییە ئیتر خەڵکی کە تەواو شەڕی داعش باشە ئەگەر ئەو کارەبا خەتای ئێمە بێموچەی خەتای ئێمە شەڕی داعش شانازەکەی بۆ ئێمە ئەمە منطقە ناکرێت تۆ بڵێ شەڕی داعش خەڵکی کە ئیکا بەڵام ئاو کارەبا پارتی لێ مەسئولە شەڕی داعش هەموو کوردستانی هەموو هاوڵاتیانە هەمومانێکی شەڕی داعش ئێستا برای من بەخۆبەخش لە دوێنێ شەو لە شەڕی داعشە برام خزمم کەسم کارم زۆر بێشن هەندێکیان پێشمەرگەی دێرینیشن لە شەڕی داعشن مانای هەمومانێکن شەڕی داعش هەمومان شەڕی داعشەکەین بەڵام وەزیرەکەی تۆ وەزیری مالیەیە وەزیرەکەی تۆ وەزیری پێشمەرگەیە وەزیرەکەی تۆ وەزیری نازان چییە وەزیری جەناب نازانم ینی بە هەر حاڵ وەزیری گۆڕان بە هەر حاڵ من بەسمەوە نییە کە باسی عزیزم ئەو ئەم حکوومەتە لەبیرت نەچێت کە تووشی ئەزمەیەکی مالی زۆر گەورە بووە لەبەرەوەی کە ئەزمەیمان هەیە لە بەغایە ئەو کەسەی کە پەرلەمانتارمان هەیە لە بەغا بەداخەوەی کاتە شانی حکوومەتەکەی ئێمە و شانی مالکی و عەبادی پەرێزیەوە زۆر باشە کاگە بڕۆزاق ئەم حکوومەتە تووشی ئەم هەموو کێشەیە بووە بەڵام خەڵکی هەرێمی کوردستان چی چاوەڕێی لێ دەکەی ئاوی نییە کارەبای نییە موچەی نییە لە کاتێکیشا پێنج قۆڵی تا بەیانی بەردەوامێ بەوە چارەسەرکردنی خەمی مەنسەبێک خەمی پۆستێک ئەی بۆ ئەم لایەنانە کۆ بنابنەوە بۆ چارەسەرکردنی ئەم قەیرانانە ئەوە ئەبێ ئەو سوالە لەو کەسانە بکرێت لەو حیزبانە بکرێت کە ئەم ئەزمەیان تووشی ئەم وڵاتە کردووە چی ئەم ئەزمەی تووشی ئەم وڵاتە کردووە لەوانە بکرێت
شيام أزميت وشيام ولاتا كردوا وتحديدا شخصي كاك نوشيوان مصطفى أو أزمي بأسباب شخصي وقري دروني وهمو كز بعض زاني أزماني بوران شخصي كاك نوشيوان وكل كان كعبد الرزاق بله أزاني شون أزميك لكردستان هي من براناكم كعبد الرزاق بوتر مشخصية بلا كاك نوشيوان وقوران أزميك لكردستان هي هموي أكل وابل مقسمك من بتحديد كاك لطيف جان لقر ريزم لباتي مقسمك من عليهم بتحديد بكردي خصاكم بتحديد بزوت نوي قوران بوي هاتنا حكومته شي أزمة بكا وأمهم أزمة أميكي أسهم ولاته شي بأزمة سياسة لازم أزمة سياسة كاك عبد الرزاق من نام مپارێزەری بزوتنەوەی گۆڕان تۆ شتێک دوت وەزیرەکەی تۆ باسی وەزیری مالیە و پێشمەرگەت کرد هەر ئەم وەزارەتانە گشتی هاتنە سەر هەواری خاڵی کاک لە تەشکیلەی حکومەتی تازە هاتە سەر هەواری خاڵی ئەیانتوانی ئێستا ئەگەر بزوتنەوەی گۆڕان ڕاستەکە با خۆی لە مەسئولیت دەرکات بچێتە دەرەوە لە حکومەت بزوتنەوەی گۆڕان توانێت داکۆکی لە خۆی بکە بەڵام من پێم وایە پشتی کەم تەرخەمی لە وڵاتە پێشەوەی بزوتنەوەی گۆڕان کەوێت کە 24 کورسیە لە پەرلەمانە کە وەزیرەکانی کەمترن بەر پارتیەکەوێ پێشەوەی بەر گۆڕان پێشەوەی بەر یەکێتیکەوێ بەر گۆڕان کەوێ بە پێی ڕێژەی وەزارەتەکان بە پێی ڕێژەی دەسەڵاتەکە ئێستا حکومەتی هەرێمی منیش هەروام تۆ مەسئولیەتەکە مەسئولیەتی هەمومانە مەسئولیەتی هەموو حیزبەکانە مسؤوليتي أمور حزبكانة كاس ناڵێ بەڵام تۆڵی شکستیەنەوە بەڵێ شکستیەوە ئەمە کاک عەبدوڕەزاق دەڵێ شکستیەنەوە شکستی سیاسی یعنی شکستی گەورەی ئێنەوە ئەم حکومەتە نەیتوانیوە چارەسەرکەوە پشتی شێر بەر پارتی دەکات باش شکستەکان بۆ بژمێرم باش شکستەکانە بۆ بژمێرە وەڵامی خەڵ بە شکستەکانت بۆ بژمێرم یەک لە دابینکردنی خزمەتگوزاریە مثلا من با یەک شت پێ بڵێم کارەبا ئەزانی ساڵانە 4 میلیارد 3 میلیارد بۆ 4 میلیارد دلار ئەدرێ بە گازوایل و نەوتی ڕەش و نازانچی بۆی کە کارەبا دابینکردن بەڵام شکستەکان بەر لەوەی بەرچێکەوێ بەرچێکە ینی حکومەت بەر پرسیارە حکومەت چێ دروستی کردم پێتم و یەکەم جار وتم کاکە حکومەت ئەزانی حەمەنووری با یەک شت پێ بڵێ تۆ هاوڵاتی گوێ دەبێ حکومەت لە هەموو دنیاە کە تۆ ڕئیسی حکومەت ڕاستپێری بۆ حکومەت دروستکردن ئێستا لە تووچە وایە لە یۆنان وایە لە وڵات وایە ڕئیسی حکومەت بەرپرسیارەتی زۆرترین یەکەوێتە ئەستۆ ئیتر حکومەتەکە بنکە فراوانە وەزیرەکانی خۆوان بەشی چەندە بێکەوە بەڵام ڕئیسی حکومەت یا حکومەتی ئەولانی دروستی کردووە ئەم بەرپرسیاری یەکەم لە مۆزوعە با یەک شت پێ بڵێم ئەزانی کاک عەبدوڕەزاق بەرپرسی یەکەم لەم کێشانە پارتیە یعنی ئەمە خۆ دزینەوەیە ئەگەر بڵین پارتینی ئەمە لە قسەکانی کاک محەممەد دیارە کاگلەتیفیش هەمان بە لەگەڵ ڕێزم باش هەمان ئەو دەنگانەیە کە خەمی ئەوەیەتی بخاتە پاڵ پارتی خەمی کارەبای هیچ مشکلێ نییە بەعکسەوە بۆ معلوماتت نەکرد کاگلەتیف کاکێمە وەزیرمان هەیە ئەندام پەرلەمانمان هەیە حەز ناکە کارەبا هەبێ و ینی تەنها بەوەیە کۆمەت بۆ پارتی دروست کردێ بەڵێ بەتەکید من بڕوام وایە کاک عەبدوڕەزاق من لەم شەوانەیە بە سیارە لە خەباتەوە لە هەولێرەوە بە خەباتە لە بەردەڕەشەوە چوون بۆ دووەک ئەو جادەیە پەنجاکانی شانیە بەشێکی زۆری کە یەکساییدا کە حادیسێکی ڕۆدا کە دوێنێ شەو ئەندامێکی مەکتەب سیاسی پارتی دیموکراتی کوردستانی تیا بوو بە قوربانی ئەو جادەیە لە پەنجاکانی شار لە هەندێک وڵات نەبووە خێرە باشە تۆ حکومەتێک 24 ساڵە حکومەتە نەتوانێت بینی هەولێر و دووە بکاتە دووسایت ئێستا وەستاوە ئێستاوە ساڵونیە کە هەر جادە و بانوانە هەر ئامادەن تۆمەت ببەخشنەوە بۆ کاکە تۆمەت نییە کاکە خۆی سەرۆکی حکومەت گۆڕانیش بووە یەکێتیش بۆ منەمانە قسانەمە کرد خۆ کە سەرۆکی حکومەت دکتۆر بەرهەم بۆ منەمانە قسە سەوڕەکە ئاینە ڕا دروستە بووە گە سەرۆکی حکومەت لە پارتی نەبووە تۆ ئاماژەت بۆدا هەندێک کەس فێر بوون تەنها تۆمەت بکەن بەرامبەر پارتی و هیچی کە بەڵێ بەتەکید کاکە تۆ ڕئیسێکی پەرلەمانە داناوە دژی ئەم وڵاتێ ئەوە حەقیقەت یعنی خواخوایەتی حکوومەتەکە هیچی پێ نەکرێ ئەدا باشە ئێمە پەرلەمانێکمان داناوە بەداخەوە ئەوە پەرلەمانەکە تەکمیلەکەی وایە یعنی لە باتی ئەوەی تەعاون لەگەڵ حکوومەتەکە ئێمە بکە وەزیرەکانمان لە باتی هەموو دەستی یەک بگرن و ئەم حکوومەتە داعشەوە تا 30 کیلۆمەتر دوورە ئێستا بە تۆمەت بۆ یەکە بەخشینەوە ئەزمە دروست دەکەین دەستی خەڵکی کاهێنین بۆ ناو کوردستان و پێدا بڕۆ سەدان ئەزمە دروست دەکەن کاکە من پێ دەڵێم بە پەرلەمانتەرەکانی بەغامان نیوەیان ئەڵێن خەتای حکوومەتی کوردستانە پشتیوانی مالکیەکەن مالکی عرضت کاکە پێشدا عەبدوڕەزاق تۆ باش بناسی من بڕوام بە تۆمەت بەخشینەوە هەر نییە بڕوام بە داتا و ڕقم و حەقیقەتە من بڕوام وایە
لە وڵاتێکە گەنجەکانی بڵێن ئەڕۆین ئەچین بچینە مۆزەمبیق و سۆمال باشتر لەبەرەوەی کارەبای 24 ساعتە بڵێن ئەڕۆین لە ئیجە ماسی بمانخوا باشتر لەوەی لە وڵاتە بین لە وڵاتێکە گەنج خۆی بکوژێ لە وڵاتێکە ژیان نەمێنێتەوە لە وڵاتێکە لە بریەوەی کە ئەمانە چارەسەرکریە گۆرانی بێژێک بێنێ ڕاپەرێک بێنێ بڵێ خۆتان ڕوودکەن پارێک نیای بۆ سەرکرێ بڵێ خۆتان ڕوودکردنەوە دنیا گەرمە لە وڵاتێکە لە بەرەکانی شەڕە گەنجەکان بە کوشت چن و لەم لایشەوە پارە بۆ هەندی ڕێکخرا و ناوەند خەرجکریەکە ئەسڵەن هیچ ڕۆڵێکی نییە لە کۆمەلگایە ئەمە شکست چییە؟ من بەڕاستی ویستم بە داتا و وەڵامە دەبێت بۆ قسانە بۆ تۆمەت نییە مە تۆمەت نییە کاکە منازم ئەو قسانە ئەزانی تۆە ئەمێسا قسەکانی علی حەمە ساڵحی بۆیە ناوم بە منێ فرۆشێتەوە عزیزم چاوەکەم بەگوێ لە من بێ قسەکانی قسە بکەین دەمێکە سواوە منەکم بە علی حەمە ساڵح حەوەنیە منەکم بە علی حەمە ساڵح حەوەنیە بەڵام منەکم بە علی حەمە ساڵح حەوەنیە بەڵام من پێتەڵێم شیڤان ئازاد هاواری لێرسا خۆ علی حەمە ساڵح نییە شیڤان ئازادە خۆ کە هاوڵاتێک لە هەولێریا لە سلێمانی هاواری لەسەکە موچە خۆرێک دەتە سەرجادە خۆ ناخێ بڵێم هەموو علی حەمە ساڵحە کاکە ئەگەر ئاوا سەیری دنیا بکەین بڵێن هەموو علی حەمە ساڵحە لێگارە شتێک هەیە لە وڵات بۆ نهاتم لە قسەت پێ بڕون لە قسەم پێ بڕێ وەڵام دەبێت بۆ قسانە ئەگە قسەم پێ بڕێ نایکەم ئەگە قسەم زۆر باشەکە وەڵام دەبێت بۆ قسانە با بخۆی قسە بکە من پێ دەڵێم من پێ زۆر باشە وەڵام دەبێت بۆ قسانە کۆمەڵی خاڵی گەورەی پێوتی کە دەڵێ ئەم پشکە بۆیە بەرپارتی دەکرێت لەسەر ئەم خاڵانە فەرموو من نازم جۆم لە هەندێک قسەت نییە بەڵام نازم دەنگەکە قەتع بێ بە هەر حاڵ ئێستا لە مەودای بێدام و دەستگاکانی حکوومەت لە هەندێک قەزا و ناحێ لە کەلاواتن کاکە یەک دینارێک بۆ سەرف ناکرێت باشە پارتی بڵێ چی تەنها پارتی حکومەت پارتی نییە من حکومەت بەڵام تۆڵێ پشتی سەرۆکی حکومەت جێگری بەرپرسی یەکەمی پارتیە جێگری باڵین سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان است و کاگنێچیان بارزانانی خۆتە زانی کاکەم پێویست ناکەم من تۆ بڵێن داکرێت سەرۆکی حکومەت نەتوانێت پێویستێ زۆر سەرەتاییەکان بۆ دایرەکانی خۆی دابینکە وەڵام دەبێت کاک ڕەزاقەوە بە خاڵ پێوتی فەرموو وەڵام بۆ تۆ من ئەمڕۆ چوومەتە دایرەیەک تایم نەزانم کاک محەممەد فەرموو کاک ڕەزاق فەرمووەوە زۆر باشە پێم بڕی ئەتکایە لەبەرەوە قسەت زۆر کرد قسەی خۆت کە با بێڵە جواب دەمەوە فەرموو جارێ وەکو وتم مەسئولیەت ئەگەر حکوومەت لە شوێنێک لە سێکتەرێک لە شوێنێک فەشەلێکی هێنابێ یا کەمتەر خەمیەکە بێ لەگەڵ ئەوەی کە ئەسبابی مەنتەقی خۆی هەیە هەموو حکوومەتەکە هاو بەشە چێ زۆری بەرەکەوێ ئەوەی کورسی زۆرترەوە بە تاکیدەوە پارتی لەو نوعانە نێرێ ڕابکە بەڵام باسی شخصی جەنابی کاگنێچیڤانی کرد و نازانم ئەو شتانە باس کرد کە عەلەساس ئەو لەبەرەوەی جێگری سەرۆکی حکوومەت ئەنجا ئەوە با پێت ئەوە تەبیعەت و ئەبێ ئەوە بە خاڵی ئیمتیاز بۆ پارتی بنووسێ کە سەرۆکەشی جێگری سەرۆکی هاتوونە ناو ئیش ناو کارکردن نەک ئینسان لە گردێکدانی شێوەکو ویلایەتی فەقیه ئەمریکا 6 کەس بنێرێتە پەرلەمان و 6 وەزیر بنێرێ لە دوورەوە تەعلیماتیان بۆ دەرکا وەکو ڕۆژی وەکو 19 ئاب بینیمان 19 ئاب من هێنمە بیرتان هەموو حیزبەکان دانیشتون ئەڵە بەیانی کۆبنەوەی پەرلەمان ناکرێ بەیانی پەرلەمانتارەکان ئەیانەوێ قەنەعەت بێ بکەن وەڵامان بە قسەی فڵان و فڵان ناکەن و هاتوون کۆبوونەوەکەن زەحمەت نەبێ پێم بڵێ ئەمە نظامی ویلایەتی فەقیه ئەمە نظامی پەرلەمانیە خەڵک لە شوێنێک لە گردێک دانیشێ هەموو وڵات هەڵسوڕێنێ هەموو وڵات هەڵسوڕێنێ هیچیش نەبێ کەس بینێ کاک عەبدوڕەزاق ئێمە من بەڕاستی بەکوردی وەڵامی بەرەوە ڕۆمۆلە ناکرێت بە هێواشی و بە بێدانی لە تەنیشمانەوە نیە لە هەولێرە باسی حکومەتەکەم باسی 19 ئاب بۆ شتانە ناکەم باسی حکومەتەکەم مەسەلەن منطقە سەرۆکی حکومەت کە جێگری سەرۆکی پارتی دیموکراتی کوردستانە لە مفاوەزاتە بێ لەگەڵ عەبادیە بەڵام کادیرێکی پێشکەوتی پارتی لەولاوە بێ عیلاقەتەکان هەڵوەشێنێتەوە تێکی بدا یعنی ناکرێت تۆ حکومەت خەریکی چارەسەرکردنی کێشەی بێت تۆ لەولاوە کۆمەڵە کادیر لە مستەوای مەکتەب سیاسی و سەرکردایەتی بێن وتاری تویش بدەن بێن ملوانەیەکی گەورە قوڵکەنەوە بێن باسی چیەکەی نازانم تۆ باسی چیەکەی باسی حکومەتەکەی باسی حکومەتەکەم حکوومەتی چێ تۆ باسی چی بووە کاک نۆزەی ئابتڕە بتێکی بمەوەیە حکومەتی هەرێمی کوردستان لەگەڵ بەغایە ئەوێ
چارەسەری ئەوە بکە کە لانی کەم بودجەی حەقی خۆمان کە 70% بێ کە نایە جارێتر لەولاوە کۆمەڵێک کادیر حتا ئەندام پەرلەمانی پارتیانتیایە لە بەغاش و لە هەرێمیش هەندێک قساکەن کە علاقەتەکان هەڵەوەشێنەوە بەداخەوە ئەمە یەکێ لەوەیەکان هۆی دووەم حتا حکومەتی هەرێمی کوردستان لەگەڵ کاک عەبدوڕەزاق زەردەخەنەی بۆ کردی وەڵامیە بەیان تۆ باسی چیەکەی نازانی باسی چیەکەی بۆ بەڕۆکسەر حکومەتی هەرێمی زۆر باشە ماوەم تۆ زۆرە باشە باش حکومەتی هەرێمی کوردستان کاک عەبدوڕەزاق فەرموو وەڵامە دەبێ بۆی وەڵام زۆر باش خاڵە پەیوەندی بە یەکەوە باشە ئەو دوو خاڵە بڵێ کاک عەبدوڕەزاق بەڕۆکسەر حکومەتی هەرێمی کوردستان لەوەی بەغا تووشی و حاڵەتاکێ لەگەڵ تەنەری هەڵدزیشە لەگەڵ تورکیایشە کە ئیتفاق و باسیەکەن باسی بۆ 50 ساڵ تەنەری هەڵدز خۆی دێ لە ئیعلامی تورکیا ئەڵێ ئەوەی لە بینی ئێمە و هەرێمی کوردستانی لێک تێگەیشتنە بەڵام ئەوەی لەگەڵ ئێمە حکومەتی عێراقی خوارەوە بەرسەری سەرۆکی حکومەت دەکەوێت کاکە گیان سەرۆکی حکومەت هەر کەسێ بێ ئێستا هەر کەسێ بێ ئێستا تۆ بوتایە منم قسانە بەشێکی لە 180 بەڵام ئەمە قسەکانی کاک عەبدوڕەزاق دەڵێ ئێوە بووقێکن یاخود دەمێکن بەردەوام دژی پارتی آخر بۆ دژی پارتی زۆر باشە بۆ دژی پارتی کاکە من باوکم هەموو تەمەنی پارتی بووە زۆر باشە زۆر باوکی تۆ عایلەکانمان گشتمان بۆ دژی پارتین فەرموو کاک عەبدوڕەزاق وەڵامت هەبێ بۆی دیارە بەردەکە لە عاسوان بکرێتە خوارەوە هەر بەسەری پارتیەکە فەرموو ئەمە مەگەر تۆ بیڵێ بڕۆ ناکەم ئەزانی نابێت تو خەڵک وا بیر بکاتەوە بڵێ دژی کاکە فەرموو کاک لەتیفماوەی تۆ زۆر باشە زۆر باشە حکومەتە ئاو نییە کارەبا نیە موچە نیە قەیرانی سیاسی نیە کۆبوونەوەی پێنج قۆڵی هەیە و ڕێکەوتن هەیە و دۆزینەوەی حەل هەیە بۆ مەسەلەی سەرۆکایەتی ئایا ئەم لایەنانە نەبوو کۆبنەوە بۆ چارەسەرکردنی قەیرانەکانی خەڵک والله من نازم من كاك محمد براسي من المناقشه وشتي ناقم يعني نازم كاك لطيف باسي تشيكا يعني باسي او كاك وايا من لقل مفاوضات ما لقل عبادي كردوها ولولا برادر مقالي نسيوا هي باشا اما بوتشي مليون مقال لسا كردو هزار سكاتي بكردو كردستاني شكلي مفاوضات حكومتين يعني كما سياسه دكاين عزيزم اما كتويلي ولا قوايا برادر خاطو قسيتي كدو مقالي نسيوا مفاوضات يكشوا جاء او بريس باكردني عباديه والله زور سباس دكاكا يعني خطاي اويك موتنا بي خلشي كردستان لبرويك فلانكاز مقالي نسيوا فلانكاز وتي والله عبادي خرابه اجا باشا اجا قرار وايا ولات او بني ادم ري انسان اوا سيري ولاتي خويكا من بيموتي بيموتي جاي كومله تلفزيون جوتوما اما برلمانتار مان هل بجاردو بو بغان يعني بشي كردن لناو برلماني بغايا من ناو نيونر خلشي كردستان ام حكومه دار ودزغاو برلماني كليره يا مان خلشي كردستان او انا بشي كردن لناو برلماني اتحاديه او انا هاتون دفاع لمالكي والعباديه كان بويا منا حقيقه التي بنادي باش كاك عەبدوڕەزاق والله انا حقيقه لمالكي عباديه ريا کاک عەبدوڕەزاق پێشمەرگە لە بەرەکانی شەڕا پێشمەرگایە سێمانەکری خانۆکەی نیایەوە 5,000 لە گیرفانیایەتی پارەی نییە شیر بۆ مناڵەکەی بکڕێ مامۆستا معاشی وەرنەگرتووە 3 مانگە موچە نەدراوە خەڵکیەکەی ئاو نییە کارەبانە هەموو ئەم شتانەیە لە هەر وڵاتێکە ئەم ئەزمانە هەبێ بەڵام باشە نابێ حکومەت خۆی هەڵوەشێنێتەوە تەنانەت هاوڵاتیە بە کۆمێن نووسێتی لە هەر وڵاتێکە ئەو ئەزمانە بێ سەرۆکی حکومەت خۆی انتیحارەکە يعني ما هاوڵاتیەک بە کۆمێن نووسێتی دنیا ئەزمانە چەند سەرۆکی حکومەت چەند سەرۆکی حکومەت جا باشە ئەوەی کە ئەزمەکە دروستەکە بۆ انتیحار ناکە ئەوەی کە ئەزمەکەی دروست کردووە بۆ انتیحار ناکە کی ئەزمەکەی دروست کردووە هاوڵاتی ئەزمەکەی دروست کردووە ئەو قسە عامانە ئەو قسە عامانە بعد ئەم جوملە عامانە و فڕێدان و من من لەگەڵ ئەوە نیم فەرموو تۆ قسەی حسابی لەگەڵ کاک محەممەد ئەگەر جواب بەمەوەیان نا فەرموو جوابەرەوە فەرموو ئەیدە باشە ببوورە کاکەتیب کاک عەبدوڕەزاق لێرانە کاک عەبدوڕەزاق لە هەولێرە بۆیە بەدەنگی بەرز قسەی لەگەڵاکە بەڵێ فەرموو بەڵێ فەرموو کاک عەبدوڕەزاق وەڵامت دەبێ کاکە جا من پیرم و هەردوو جێشم تەواو نیە زۆر سپاس دەکەم بەرە بەدەنگی بەرە قسە بکەیت بەڵێ عەزیزم ئەم ئەوەی کە پێشمەرگە معاشی موچەی نییە مامەسانیەتی مۆزەفنیەتی کارەبا کەم بۆتەوە ئاو کەمە لە بەعزە شوێنێکی کوردستانە خەدەمات کەمە ئەمانە هەمووی ڕاستین بەڵام ئەسبابی منطقی خۆشیان هەیە بەڵام هەموو سەبەکە نییە ئەوە نییە بڵێ کەم تەرخەمین بەڵام ئەگەر کەم تەرخەمیەکە بێ من اعتراضم لەسەر ئەوەیە کەم تەرخەمیەکە هیچ جەنابێنێکیمان بارزانینی عەزیزم هی هەموو حکوومەتەکەیە ئەوەی ناڕازیە ئەوەی ناڕازیە بۆ حکوومەتە باەکانی کابلەکەم لەچمە دەرێ کاک عەبدوڕەزاق گیان لە گەندەڵی نەوتە لە فرۆشتنی نەوتە لە مامەڵەکردنا لەگەڵ داعش دنیایەک راپۆرت بڵاو کرایەوە کەس سزا نەدرا ئەمە یەک
دوو هین هەیە باڵین ئەوە بێ ڕووکەیتە تۆ قسەی فەیسبوک بۆ منەڵێ عەزیزم من عامی لەگەڵ فەیسبوک ناکەم عەزیزم دقەیە برام دقەیە قسەی عام مەکە و فڕێ بیت و لە گەندەڵی چێ تەعاملی لەگەڵ داعش کردووە من و تۆ با قسەی حسابی بکەین قسەی حسابی لە 2014ەوە بۆ ئێستا کەمانی هەشتی 2015ە ئەم حکومەتە لە چیا سەرکەوتو بۆ پێم بڵێ یەکشتم پێ بڵێ یەکشت شەڕی داعش مەڵێ شەڕی داعش باشە لەبەرەوەی سێریکە کاک ڕەزاق یەکەم لە پاراستنیان وڵاتیان وەڵامی ئەم پرسیارە پاش وچانێکی کورد یەم وڵات بۆ وەڵامی ئەو پرسیارە پاش وچانێکی کورد دێنە وڵاتان. دووبارە سڵاو کاگە بڕەزاق بەر لە وچانەکە ئاماژەی بەوەدا کاگلەتیڤ کە ئەم حکومەتە یەک خاڵم پێ بڵێ کە سەرکەوتوو بێتایە شکستی نەیە نابێ ئەم حکومەتە لە هەموو ڕوویەکەەوە شکستیە ناوە وەڵام باش بەس مەجالم دەجنا فەرمو مەجالم ماوی فەرمو یەکەم ئەم حکومەتەی ئێمە بەو هێزی پێشمەرگەی کە سەر بە حکوومەتێ و سەر بە هێزەکانی کەشن کە ئێستا هەمووی سەر بە وەزارەتی پێشمەرگە و سەر بە حکوومەتەیە کوردستانی لە درەندەترین گروپی ئیرهابی پاراستووە ئەوە یەک دوو ئەم گروپە دەست یەگاتە ئەو پەڕی دنیا بەڵام تا ئێستا نەیتوانیوە ئیلا چەند جارێکی کەم لە بێ ئیختراقی کوردستان کا لە ڕووی ئەمنیە و تەقینەوە لێرە و لەوێ ڕوویاوە کە ئەوانەش هەر ئەبن کە تۆ 1000 کیلومتر 1050 کیلومتر خۆزگە نەبوونایە بەڵام ئەم شتانەش متەوەقعن یعنی لە ڕووی پاراستنی کوردستانەوە ئەم حکومەتە ئەمەی کردووە و لە ڕووی ئەمنیشەوە ئەم خەڵکەی پاراستووە ئەمێنێتەوە سەر ئەزمەی اقتصادی ئەنجا ئەم حکومەتە و پێشتریش طبعا پێشتر ئەم ئەداتەدانراوە سیاسەتێکی نەوتی بەڕێی من جا کاگلەتیڤ و یا گردەکە یا گۆڕان ڕازی یا ڕازینە کەیفی خۆیەتی سیاسەتێکی نەوتی تۆکمەی بۆ مستەقبەل داناوە کە من پێم وایە ئێمە چەند ساڵی کە ئەنجا ئەزانین کە قیمەتی ئەم سیاسەتە چییە و ئەو سیاسەتی ئابووری سربەخۆیە کە ئەمان و هەموو بەڕاستی بە تهدید بنەوەی گۆڕان ئێوێ ئەوە سەرفکرەکەم بگەێنم تۆ سوالت فەرمو پەیامەکە و بگەێنە فەرمو باشە سیاسەتی نەوتی بۆ ئایندە بەڵام خەڵکی ئێستا هاوڵاتیان ئێستا ئەمرن لە برسا ئەنجا باتێت گەێنم کە عەزیزم سیاسەتی نەوتی فەشەلێنەوە سیاسەتی نەوتی ئەمە فەشەلێنەوە بەرگەی سیاسەتی نەوتی ئەمە سیاسەتێکی زۆر فاشلە ئەم حکوومەتە جاوا قسانە ئامانە من هەر بیڵێ بۆ خۆت چی بکەم یانی نازانم لەگەڵ ڕێزمەوە چییە ینی تۆ بۆ ڕازی سێریکە تۆ بۆ ڕازیکردنی فەیسبوک و خەڵکی سەر جادەواڵێ بەخوای کاکە پەیوەندی بەوە نییە بەخوای پەیوەندی بەوە نییە کاک عەبدوڵڕەزاق راپۆرتی نێودەوڵەتی ئەڵێم حکومەتە شکستیە ناوە ئێستا وتم نیویۆرک تایمز ئەمڕۆ نووسیوێتی کاکە راپۆرتێکە باسیەوە کاکە بەداخەوە هێزی پێشمەرگە بە خۆبەخشیەوە بە زێرەوانیەوە بە دژە تیرۆریەوە بە هەموو لایەنەکان جەبا پارێزێ بەڵام بۆتە نوکتاڵێ موچەکەیان بۆتە وەرزی وەکو گۆڤاری وەرزی چۆن کاکە بۆ شکست چییە خۆی مناڵین ئێمە ڕاستە هەمی دیفاعەکە بەڵام ئەی تۆ سێمان جارێ مەعاش بێت کاکە من پێشمەرگا هەیە من خۆم کرێخانۆکە دەم حەز ناکەم لەم تەلەڤیزیۆنی تۆ لێرە و ناوی بێنم وەڵامە دەبێ ئەزانی باباتێت گێرم ئەزانی چۆنە ئەگەر بۆ فەیسبوک و عاتیفە ڕاکێسانی خەڵکی لێ بە ئەماوەڵا بۆ لێرە نیم بۆ لێرم کە بڵێم ئەم حکومەتە نەخێر برا بۆ لێرم کە بڵێم ئەم حکومەتە گەورە بە چوار جملە کاکە منتقام حکومەتە کۆمپانیای خیاڵی پارەی بداتێ بەڵام پارە نەداتە پێشمەرگەکانی پارە نەداتە موچەخۆرەکانی یعنی تۆ دیفاع لە پێشمەرگاکەی
ئەسڵەن خەڵکی وەکو ئێوەیە پێشمەرگەتان وا لێ کردووە خەریکە پێشمەرگە دووکەت دەکەن خەریکە وڵێنەوەڵام حکوومەتێکی منەمەوێ حکوومەتێکی ڕەشیقمە بێ من نێتیڤان بەرزانی برادەرمە خۆزگە حکوومەتێکی سەرکەوتووە وایە ئیسە ئیدارەی حکوومەتێکی سەرکەوتوو بدایە بۆی ئێمەش ماوەتا حکوومەتێکی زۆر سەرکەوتووە کاکە سەرکەوتوو نییە نقطە سەری دێر حکوومەتێکی سەرکەوتوو نەبووە بەڵام بۆچی تۆمەتەکان بەس بۆەوە یعنی هەر پێنج لایەنەکە بەری دەکەوێت کاکە گیان حکوومەت ئیدارەی حکوومەت یەکجار پێتم وت ئەزانە بەڵام هەر پێنج لایەنەکە بەریەکەوە وەزیری دارایی بەریەکە کۆمەڵ بەریەکە کاکە یەکگرتوو بەریەکەوە بۆ تەنها پارتی سەرۆکی حکوومەت دەبێت بەڵام هەر حکوومەتە بنکە فراوانە لە مەفهومی سیاسی حکوومەتی بنکە فراوان هەمووی تیمێکە سەرۆکی حکوومەت تەنهایی نییە سەرۆکی حکوومەت دەبێت پرۆژەی هەبێ بۆ چارەسەرکردنی کێشەکان باش دەبێت پرۆژەی نەیبووە من نەبیری و پرۆژەم نەدیوە ئەی ڕێگری لێ نەکراوە نازم چۆن ڕێگری لێ نەکراوە ڕێگری کراوە لەوەی کاکە خۆی زۆر باشە وەڵامی کاکە بڕۆزاق ئەبوایە سەرۆکی حکوومەت پرۆژەیە بواە دانی هەبواە بۆ چارەسەرکردنی قەیرانەکان ناکرێت خەڵک کارەبای نەبێ موچەی نەبێ ئاوی نەبێ هیچی نەبێ یعنی ئەم وڵاتە خەریکە وای لێ ئەبێ بە وڵاتێکی نائی ناو ئەفریقا هیچی نییە ئەوە چی ئەو جملە عامانە چی عزیزم ئەمە پرسیارە ئەمە خەڵقی شەکەریاتی چۆن کارەبانیە یعنی ئەو جملە مطلقانە چییە چۆن کارەبانیە چۆن ئاو نییە ئەو قسانە لەکوێ هێنن دوایەوە حکوومەت بۆ خۆی ئەترافەکە ئەم قسانە لەکوێ کە کارەبانی ئاو نییە شۆڕش هەیە میزانەی کاک عەبدوڕەزاق ئەو قسانە کاک عەبدوڕەزاق با وەڵامێکی کورتی بەس زۆر باش ئێستا ماوە دێمێت دڵنیا بە کورتی بە کورتی قسەی عامەکە تکایە قسەی قسەی حسابی بکە قسەی عامەکە ئەمە چی ئاڵێ ئاو نییە کارەبانی موچەی باشە من پرسیارەکەم فەرموو پێرێ 10 ساڵ لەمە و پێشپارە دوو جار تەرخان کراوە بۆی ئاوی حکوومەت هێرێم تەرخانی کردووە بۆی ئاوی دوکان بگەینێتە چەمچەماڵ و شۆڕشۆ ناوچانە من پێیە چوومە تا ئێستا لەم ئەسریان خەڵک با سەر بەرمیلاوەیە سەری وتاوەتەوە لە بەرمیلاوە زۆر باشە وەڵام دەبێ وەڵام بۆ سەرڕوتانەوە ناچووکە سەرڕوتانە هەمومان سەمان ڕوتاوەتەوە وەڵامە دەبێت بۆ ئەزمەکان ئەزانی چێ من بەڕاستی من نەهاتوو بەڕاستی من ئەو بەو مستەوایە مناقەشە ناکەم من بچەم عاتفی خەڵک ڕابکێشم ئەو تا بەڕاستی بۆ مناقەشەی نەهاتووم فەرمووکانی گەنجێک عاتفی گەنجێک ڕابکێشم بۆ خۆما بۆ عاتفەکەی ڕاکێشم بۆ گردەکە على ئەساس گردەکە لە هیچ مەسئول نییە عەزیزم لەم وڵاتە ئەزمە هەیە و ئێستا حکوومەتی بەغدا و داعش ئەزمەکانیان قوڵتر کردوێتەوە لەگەڵ زەختە لەسەر ئەم حکوومەتە ئەم حکوومەتە کەم تەرخەمیتایە بەڵێ کەم تەرخەمیتایە چێ مەسئولە هەموو حیزبەکان مەسئولن هەموو بەشدارەکانی مەسئولن بەڵام ئەو منتەقەی کاگلەتیڤ کە ئیشی پێکا و فەیسبوک ئیشی پێکا و ڕاکێشانی عاتفەی خەڵکەوە ئەیانەوێ وا تەسەور بکەن ئەمە هەمووی پارتیە باشە پارتی لاری نییە بەڵام ئەوی داعشیش کەواتە شەڕەکەی داعش پارتیە پاراستنی کوردستانیش پارتیە من بەم منتەقە ئەبێ بیبکەینەوە ئەگەر بۆ وڵات بیرەکەینەوە ئەمە شتێکی کەیە ئەگەر بۆ ڕاکێشانی عاتفەی خەڵک نەود نییە و کارەبانی و وڵاتان کاول کرد وانە باش ئێمە 100 هەزار پێشمەرگەمان هەیە یەخی داعشی گرتووە مەردانە ئەمڕۆکە بیزدێ کوردستان تعریبکراوی کە خۆی کاگلەتی باش دەزانێ لە دەستی لە چنگی داعش دەرهێنراوە ئەوە خەڵکی مرد دەریهێناوە کاکە ئەو پێشمەرگەیە کە سێ مانگە معاشی وەرنەگرتووە دەریهێناوە خۆی قسە ناکە خۆی چێ ئەمەی داعشی گرتووە ئەمانن ئیشەکەن وەکو ئەمە گردەکەیە ئیشەکە بۆ شکاندنی معنەویاتی خەڵک بۆ شکاندنی پێشمەرگە بۆ شکاندنی و معنەویاتی ڕسوار ساڵە هەموو ئەو تەقریری کاگلەتی بازنیاکە هەموو ئەو تەقریر ئەو ژمارەی کاکتەر هەمووی ڕقەمی مغاڵەت و هەمووی ڕقەمی غەڵەتن کە دەوایرەکانی چێوچێ ئیدەنا زۆر باشە پەیامەکە و گەشت زۆر باشە پەیامەکە و گەشت بەڵام تا پرسیارەکەم دەکەم ناڵم باشە باش زۆر چاکە پەیامەکە و گەشت زۆر باشە پرسیارەکەی منەوەی یعنی ئەم مغاڵەتەیە بۆ ئێوە ورەی خەڵگەشێنن لە کاتێکە کە تۆڵی کارەبانی ئاو نییە موچەنی ئەمە شکاندە ئێمە لە شەڕێکی قورسین لەگەڵ داعشە لەگەڵ شەڕێکی سیاسی داین لەگەڵ بەغدا من ئەو پرسیارە دووبارەکەمەوە بۆ ئەژنۆی خەڵگەشکێنن یعنی ناکرێ بڵێ 24 ساڵە هیچ نەکراوە با من بە کورتی شتێک پێ بڵێم باسی 24 ساڵ باسی 2014 و 2015 کەن کەم حکوومەتێک تازەیەتی هەیە با من بە کورتی یەک شت پێ بڵێم زانی کەس لە کەس وەتەنی تر نییە حەق نییەوە والێک بدرێتەوە مەسەن من لە عەبدوڕەزاق وەتەنی ترم و نیشتیمانی ترم ئەو لە من نیشتیمانی تر ئەمە نابێ ئاوا هاوڵاتەکاندا بەشکەین هەمومان خەمی ئەم نیشتیمانەمانە من کە بە شێوەیە قساکەم کە عەبدوڕەزاق خەمی نیشتیمانەکەمانە بەڵام هەرێکە بە شێوازی خۆی بەڵام با پێت بڵێم حکوومەتێک مەسەن ئێستا
ئێستا ئەمان بۆ ژمێرم بە کوتی باش بۆ منی کاک ڕزاگوێ لێ بگرە با بۆ بژمێرێ مەسەلەن لەسەرەوەی کە بودجە پارە دابینکرا بۆ بەڵێندەران تەقە لە بەڵێندەرکراوە بەڵێندەری ویستێتی خۆی بکوژێ خەڵک خۆی کوشتووە خەڵک سەر هەڵەگرێ لێپرسینەوە نەکراوە لە هەرچی گەندەڵی و نادادیە لە وڵاتەیە سەدان پرۆژە بەنێوەچووی ساڵێکە زیاترە ماوەتەوە باری دەرونی خەڵک تێک چووە لە تێکچوونی باری دەرونی خەڵکا چاوەڕێ ئەوە ناکەی ئەم شتانە ڕووداکە ڕۆدا چاوەڕێ ئەوە ناکەی کە خەڵک من نامەیە من ئەسڵەن من پێ دەڵێم من لە نزیکترین شوێنەکانی بەرەکانی شەڕەوە کە سوکار میتیایە خێرە من توانە هینی گورەی خەڵک بروخێنم نەخێر من ئەڵێم بە تایبەتی لە کاتی شەڕا دەبێ هەموو پێویستیەکانی خەڵک دابینکەی بۆی خەڵک پشتگیریەکی بەهێزتری حکومەتەکەی بەچی کاتێک گیرفانی حکومەت بەتاڵ بێ دەبێ خۆی ڕژن دەبێت چارەسەری بکە ئەیچی حکومەت ئەوەیە نابێ بڵێ گیرفانم بەتاڵ بۆ حکومەتی یۆنانی تووشی ئەزمەیە بوو ڕاپرسیش کرا ڕاپرسیەکە تۆ ئێستا دیفاعەکە لەوەی کە هەندێک وەزارەت هاتوونەتە سەر هەواڵی خاڵی لە کاتێک شاباسیەوە دەکەی ئەڵێ حکومەتە چاوەکەم نابێ وا ڕاگەیەنێک کە پارەی نییە حکومەتی هەرێمی کوردستان نەخێر من قەناعەتم وانە پارە نییە و دنیاوە بەجارێن بۆ بەڵام کاڵێ وەزاری خاڵی یعنی پارە لە حکومەتانە بۆ براوە بۆ حیزبەکان دەستێگەیە ئەم نەزەڕی معاملەی بۆ تەرێکنەوەی دەستێگەیە بۆ شکاندنی هەنێ وەزارەت کە بەلای لایەنەکەی ترە لە 2023 من نایڵێ مەمە ئەو ڕقم و داتانایڵێن کە پەرلەمانتارەکانی پارتی و یەکێتی لە بەغابوونە باسی هەندی ڕقەمەکەن کە پارە هاتۆ تا وڵاتەوە فەرموو چی لێهات چی دێت خۆ مەسەلەوەی خۆ دەبووە ئێستا حکومەت هەی بووایە خۆ دەبووە خۆ تەمەنامە نەکرد حکومەت مەسەلەن حکومەت لەگەڵ حکومەت عێراقیە چۆن ڕێککەوتنەوە بۆی کە لانی کەم ئەزمەیە چارەسەر بکە نەهێڵدا کێشەی بۆ دروستکە لەگەڵ حکومەتی تورکیا ئاڵێ من چارەسەر قسەیشی کرد ئەمە غەدرێکی نیشتیمانی نییە تۆیکەی بەغاو پێ باشترە وە گوناهەکان و غەڵەتەکان بەخەیتە سەر شانی حکومەتی هەرێم لە جاتیەوەی خەڵکی دیەکم نیوەیان فالە خێرە بەغان پێ باشترە بۆ بەم جملەیە قسەکەی بۆ بەم جملەیە قسە دەکەی لە کاتێکا دەڵێ بەغدا بەم شێوەیە هەرێم بەم شێوەیە بۆ گوناهەکە ناخێتە سەر شانی بەغدا کە بودجە و موچە هەرێمی بڕیوە ئەزانی من پێت بڵێم تۆ لەم فۆزاتای دەبێ مامەڵەیەک بکەیت بە پێی دەستور بە پێوەی کە لەگەڵ حکومەت عێراقیەکە دەبێ مامەڵەیەک بکەی بۆی نییە نەگاتەوە واسەی حکومەت عێراقی بێ هەموو دەرگاکانی لەداخە باشە تۆ لەگەڵەوەی حکومەت هەڵبەشێتەوە بەڵام ئاماژەی بۆدا کە ئەمانە قسەی عاتفین بۆ وروژانی فەیسبوک و زۆرترین لایک و هەروەکو سەرۆکی حکومەت وتوتی هەندێک حیزب و هەندێک کەس بوونەتە کەسی فەیسبوک و حیزبی فەیسبوک حەق نییە ئاوا مامەڵە لەگەڵ هاوڵاتەکانی نیشتیمانیەکە ئەسڵ سەرۆکی حکومەت حەق نییە بە هاوڵاتەکانی خۆی وا بڵێ و کە عەبدوڕەزاقیش نابێ وا پێناسەی ئێمە بکە بڵێ وەڵامە بۆ ڕاکێشانی خێرە کاکەم باسی معاناتی خەڵکەکەین ئەمە معاناتی خەڵک بۆیە کە خۆ کە عەبدوڕەزاقیش ئەڵێ کاکە وایە ئەڵێ کێشەکان هەیە بۆ تۆ ئەزانی بۆ تۆ زمان حاڵی معاناتی خەڵکی نەمەرنیە بۆ ئەوان معاناتی خەڵک ناگەێن بەخاڵ کاگە بڕۆزاق بەخاڵ پێی وتی ئەم حکومەتە شکستێناوە یەک دوو سێ چەند خاڵە ژمارد حەو خاڵی ژمار کە ئەم حکومەتە شکستێناوە ئەم حکومەتە کاتێتی هەڵبوەشێتەوە ئەمە لە قسەکانی کاگلەتی فاوەڵامە دەبێ بۆی جارێککەی لێمەوە ئەگەر مەجار مەدەن کاکە فەرموو مەجار دێم دڵنیا بە نایڵم فەرموو بەڵام پێمە بڕستکایە من جارێککەی لێمەوە جارێککەەوە دووباراکەمەوە ئەوانەی کاگرەتی فێڵێ ئەوانەی کاگرەتی فێ هەموو ئەمان ئەوتۆمەت و نانەی کە چەند ساڵە جۆمان لێبێ جاران پارتی بێچێتی بوو ئێستا پارتیە لەبەرەوەی دڵیان نایە گۆڕانی لەگەڵایە لە حکوومەتەکان جارە بەس پارتیە و ئێستا ئەزان معادلاتی سیاسی کوردستان لەزانین مشکلە نییە ئەوە بۆ خۆ دیارە هەموو خەڵکەزانێ مشکلەکەی منەوە منتەلەقی ئەم ڕەخنانە منتەلەقی ئەم کەم و کورتیان ئەگەر هەیە ئەوە نییە کە ئێمە دەستباری حکومەت بگرین و هەومان پێکەوە بین و چاچیکەین کەس خەمی بێکارەبایی نییە کەس خەمی بێ ئاوی نییە کەس خەمی ئەوەی نییە پارەی لەو چی لێیە زانی خەمی چیەنە خەمی ئەوەیانە چۆن بیچێشنە شانی پارتی ئەمانەتی هەماتی سیاسین ئەمانە قسەن یعنی ئامانجەکە بۆ باسکردنی ئەمە تەنا بۆ شکانی پارتیە کاک بڕۆزاق ینی ئامانج لە باسکردنی کارەبا نەبوون و موچە نەبوون و ئاو نەبوون و ڕێگای خراپ و پێشمەگەی بێموچە بۆ شکانی پارتیە بەو شێوە باس ناکرێت سێریکە باشە من بۆسە با وەڵام دەبێت فەرموو کاگرەتی مە قسەم بە تۆ نەبڕیتکایە فەرموو بۆستە کاک محەممەد کاتێک کە تۆ هەموو کەس بێبەریەکەی لە هەموو ئەم ئەزمەیە بە عەبادی و مالیکیەوە بە داعشەوە
بە هەموو ئەوانەی کە عزیەتی کوردستانیان بۆ پەرلەمانتارانەی کە ئیمزایان بۆ مالکیە کورد و پارە لە مالکی وەرەگرن لە عەبادی وەرەگرن لە چەند ڕەسمی لەگەرەگرن هەموو ئەو کەسانە کاتێک کە مالکی جێشی هێنایە زومار و شنگال و ئەمان و کاکەوە جێشی هێناوە خانەقین داگیرەکە ئەیان و خەتای مەسعود بارزانیە یەخەی مالکی گرتووە ئەبە و پەرلەمانتارانە باسەکەم و ئەو ڕۆشن بیرون و سەناش کە باسییانە کرد بە حساب ئەمن کە کاتێک ئاوا تۆ بیر بکەیتەوە هەرچی هەیە لە وڵاتە خەتای نێجیڤان بارزانیە خەتای حکوومەتەکەی و حکوومەتەکەت شخصن ئەوە کە کاتێک ئاوا کورتی کەیتەوە ئەمانە ئیتیهامی سیاسین ئەمە با پێت بڵێم ئەگەر مەوزوع کارەبایە وەرە بە ئەو حکوومەتە دانیشێ و حیزبەکان دەستباری یەکتر بگرن و دەستکە لە ناو دەستی یەک مشکلی کارەبا چارەسەر بێ لە حەدی ئەدنایە چونکە کە تۆ حکوومەتێکە سەد نەوع حەساری لەسەر بێ ئەو مۆزعی مالیەکەی بێ خۆ پێی ناکرێت ئێستا داوای ئەوەی لێ بکەی جادەی هایوەیت بۆ دروستکە عەزیزم باسی جادەی دۆگەکەی تۆ جەبدا دێرەوە ئەی جادەکانی هەی کوردستانیش هەروایە ئەجا لەبەرەوە کەس نەیوتووە ئەبێ ئەو جادەیە باش ئەگەر وا بێ نەخێرە بێت چاک بکرێت کاک عەبدوڕەزاق بەخوا لە سایەم حکوومەتەیە ئازادیش چۆتە دواوە ئازادی بیر و ڕادەربرینش چۆتە دواوە خەڵک لەسەرەوەی ڕسمی سەرکردەیەک لە پشێوە تێگیریە خەڵک لەسەرەوەی کە لە سلێمانی دێتە سەردا ڕەشەی لێکریە خەڵک یعنی ئازادی بیر و ڕادەربرینش چۆتە دواوە ئەس دەکەم یعنی با واقعی بین ئێمە لە بەردەم حکوومەتێکین حکوومەت با تەواویکەم ببوورە ئێمە لە بەردەم حکوومەتێکین بۆ ئایندە بۆ ساڵە دواتر پرۆژەی نییە چۆن دەرباز بین لەم ئەزمانە من ئێستا ئەمڕۆ ئێوە باسی بە کارەبایی دەکەن بێئاوی دەکەن بێموچە دەکەن هەدەفێکی سیاسیە بۆ شکاندنی پارتی لێرە باسیەوەکەن بۆ شکاندنی پارتیە کارەبا بەس ئەزانی چۆن 4-5 ساڵ لەمە پێش ئاشتیورامی وتی ئێوە کە ئەو کارەبایە بە نەوت دابینمان نەکردووە باشە ئێستێژە من لە ئەزمەی کارەبای خەڵک لازمەیە کاکە خەڵک داوای خزمەتگوزاریەکە داوای دابینکردنی پێویستەکانێکە مەسەڵەن ئێمە ئێستا عەبادی کابرایە کە وا وڵات دەرەوە دیکتاتۆریەتە بە منطقە باسی چارەسەرکردنی سێکتەری کشت و کاڵ و پیشەسازی بکایمە هیچمان نەبێ هەمان بەس پێ بەنەوتەوە ئەمڕۆ ئێران لەو هەواڵێکە ئاڵەیە ئێمە ئەوە نەوتە خینە بازارەوە هاڕە بکە باشە بەیانی کەنەوت بۆ $20 تۆ چۆن ناتوانانی لەم ئەزمەی ڕزگارت بێت کاک عەبدوڕەزاق وەڵامە دەبێت بۆ قسانی بۆیە دوا پێیام لە تۆ وەرگرم باشە کەواتە ئەو قسانەی کاگلەتیف ئاکاتەوەی کە بچینەوە ئەوکو پەرلەمانتارێکی یەکێکمان هەیە لە بەغاوتی مادام ڕەشەباکە قایمە بە ڕەشەباکە سەردانێن تا ڕەشەکە تێپڕێ بگەڕێنەوە وەڵا با نەچینەوە بەغا بەڵام خۆمان چارەسەرکەین با نەچینەوە بەغا بەڵام ئەمەزمانە چارەسەرکەین نمونەی باڵات عەبادی عەزیزم من پێ دەڵێم تۆ ئەو ئەزمەی کە تۆ ئێڵێ بە پارەیەکی زۆرەکرێ بەڵام تۆ ئەنی ئەلە وڵات نبینی باشە تۆ من بەڵێ ئەزمەی کارەبا ئەی وڵات نازانی 1,850,000 نازحی تیا دەریان کەین کاگلەتیف دەریان کەم یانکەنی دەرە بڵن کاکە بڕۆن کارەباتان نایێ 400,000 نازح هەیە دەریان کەین ئەزانی کاکە قسەکردن لەسەر واقعێت جیاوازە لەمە خۆمریژ زانم نازیحەکان ئەزانی کاکە نازیحیش نەبوو تۆ لە ئەزمەیەکی گەورەیە چارەسەری ئەمەد نەکردووە چارەسەری خزمەتگوزاری نەکردووە چارەسەری موچەت نەکردووە چارەسەری دەمە من بۆ هەموو جارە بیڵینەوە کاک ئێستا ئێمە وانە ئەو قسەی ڕاست نییە ئەو قسەی ڕاست نییە ئەو قسەی ڕاست ناکەم پێش ئەزمەی داعش ڕاست ناکەم نە ئەزمەی ئاو مابوو نە ئەزمەی معاشیش 10 ساڵ نازیح لە 2014 هات زۆر سپاس بڕیاردان بەشێک لە ڕاستی لایکانیان و میوانەکەی سلەیمانی یاخو میوانەکەی و لێرە سپاس